چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی چواردەهەم زانینی بێنرخی دنیا. خوشتی ڕێزدارم، برای ئازیز و خۆشەویستم، ساتی ئەوەیە کەوا تۆزێک بیر بکەینەوە لە بێنرخی ئەم دنیایە، ئەم ژیانەی کە ئێستا تێیدا دەژین. ژیانێک بەڕاستی تا بڵێ بێنرخە، بێقیمەتە. ئەمە وتەی خوای پەروەردگارە کە دەفەرمێت وما الحياة الدنيا إلا لعب ولهو وللدار الآخرة خير للذين يتقون أفلا تعقلون. بەڵێ بەڕاستی ژیانی دنیا ژیانێکی خەڵەتێنەر، ژیانێک کە وەکو یاری منداڵان وایە، بەڵام ژیانی ڕۆژی دوایی هی ئەوەیە کەسانێک کە پارێزگار بن بەڕاستی ژیانی ئەوێ هەڵبژێرن بەسەر ژیانی ئێرەدا، بۆ ئەو کەسانەی کە عاقڵمەند بن و بیر بکەنەوە. خوای پەروەردگار لە ئاەتێکی تردا دەفەرمێت وما الحياة الدنيا إلا متاع الغرور. دەفەرمێت ژیانی دنیا بێجگە لەوەی کە لە ڕابواردنێکی خەڵەتێنەرە بەڕاستی هیچی تر نییە. بەڵێ ڕابواردنێکی خەڵەتێنەر کە بەڕاستی هەڵمان دەخەڵەتێنێت، بێ ئاگامان دەکات لە ژیانی هەتاهەتایی، ژیانێک کە هەتا تێدا دەمینیتەوە. ئەو ژیان یان ئەوەتە خۆشیەکی هەتاهەتاییە، یاخود خوا پەنامان بدات بەهۆی گوناه و تاوانەکانمانەوە ناخۆشی و عەزابی هەتاهەتاییە. ئیتر تۆ چۆن وا دەکەی ئەم ژیانە دنیایی، ئەم ژیانەی کە ئێستا تێیدا دەژین، ئەم ژیانە بێنرخە، چۆن هەڵی دەبژێری بەسەر ژیانێکی هەمیشەیی خۆشگوزەرانیدا؟ کەسی عاقڵمەند وا ناکات. کەسی عاقڵمەند چۆن وا دەکات گوناه دەکات، تاوان دەکات، کەوا ئەم گوناه و تاوانە بێبەشی بکات لە بەهەشتێک، ئەو بەهەشتە کە پانی و پۆڕیەکەی بەڵێ عەرضها السەماوات والئەرض، بەهەشتێک کە بەقەدەر ئاسمان و زەمین پان و پۆڕ بیتن، چۆن بە گوناهەکانت وا دەکەی کەوا لەو بەهەشتە مەحروم ببی، بێبەش ببی، ئیتر بەشت لەو فراوانیە نەبێتن. بەڕاستی مرۆڤی عاقڵ قەت ئەم کارە ناکاتن.